عزیزان خۆشەویستانم سڵاتان لەبێ لە بەرنامەیەکی نوێ بە بابەتێکی نوێ لەگەڵتان بەرداوامین بۆمڕۆ باس لا قش هەڵوەرین یاخود قژ ڕووتانەواکەین کەمە ڕەنگە حاڵەتێک بێت گرفتێک بێت و چاری زۆرینەی هاوڵاتیان بێتەوە بە تایبەتی خانمان وەرە ناوی شانە پیاوان و چاری ئەم گیر و گرفتە بنەوە ئەمڕۆ ئێمە باس لەواکەن بە شێوەیەکی زانستی بزانین قش هەڵوەرین چە لەبەرەوەی ڕەنگە ڕۆژانە ئێمە پرچەکانمان بوەرێەوە کێشەی ڕووتانەوەی قشمان هەبێ بەڵام بزانین تا چەندێک ئەگەر تاڵەکانی قژمان بوەرێن ئێمە دەتوانین لە ژێرناوی قش هەڵوەرینە پۆلێن بکەین و باز لەو هۆکاران ناکەن کە کارەکاتە سەرم حاڵەتەوە باس لا پەیوەندی ڕەگاز و تەمەن و نەخۆشیەکانەکەی بزانین ئەمانە تا چەندێک کارەکاتە سەر هەڵوەرینی قژەکانمان دواتر گرنگی دەدەین بە خۆ پاراستن و چارەسەر با بزانین چۆن وا بکەین کە قژێکی دروستمان هەبێت چۆن وا بکەین کە پرچەکانمان ئیدی هەڵنەورن لە بەشێکی تری بەرنامەکە وەک هەمیشە پرسیارەکانی ئێوە ئاڕاستەی دکتۆرەکەینەوە هەموو ئەمانە باسەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بورهان تای قەرداخی کە بەڕێزان پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکارین پێکەوە بینێری بایۆگرافی دکتۆرە بین دواتە دەست پێکەین. کاتۆ باش کاک دکتۆر زۆر سپاس دەمانەوێت بزانین هەڵوەرینی قژ لە ڕووی زانستیەوە چییە؟ هەڵوەرینی قژ شتێکی ئاساییە لە هەموو کەسێک کە ئەبێ ڕووبات ئەگەر ئێمە حسابی کەین ڕۆژانە دەوروبەری 100 تاڵ قژ بوارێت ئەتوانین دابنین بە شتێکی طبیعی شتێکی نۆرماڵ کە ئێمە ناوی نانێنی نەخۆشی لەبەرەوە وەرینی قژ تا حەدێکی زۆر توانین بڵێن طبیعیە بەڵام نەک بە شێوەیەکی زۆر زیاد لە حەدی خۆی بێت. کاک دکتۆر دیارە ڕەنگە هاوڵاتیان کۆمەڵێک زانیاری سەرەتاییان هەبێت لەسەر هەڵوەرینی قژ بەڵام ئێمە ئەمڕۆمانەیە بزانین بە شێوەیەکی زانستی بە ورتر ئەو هۆکارانە چین کەواکەن ئێمە قژەکانمان هەڵبوەرە هۆکاری قژوەرین زۆرە یعنی ئەتوانین ئێمە بە ئینگلیزی پێڵەن ماڵتی فاکتەر ینی بڵێن چەندەها هۆکارە یەک و دوان نییە ئەوەی کە زۆرتر با بڵێن باوە لە گەنجەکانە و لە تەمەنی ئێوەیە و با بڵێن گەنجتر یاخود تۆزێک تەمەنی زیاتر بەکارهێنانی هەندێک زیاد لە حەدی خۆی شامپۆیە لە کەم خوێنیە بە تایبەتی لە کچانە بەهۆی سۆڕی ماڵانەوە ئەگەر کەم خوێنەکان با بڵێن سۆڕی ماڵانیان زۆر بێت یەکێکە لە هۆکارانەی کە بێتە هۆی کەمی ئاسن کە ئاسنیش کەم بۆیەوە ئەبێتە هۆی وەرینی قژ کەمی مادەی زینکە بەکارهێنانی مجەفێ بە شێوەیەکی زۆر کە گەر زۆر بەکاری بێنیت بەکارهێنانی ئوتوی قژە هەندێک جار با بڵێن هەندێک کەسێ لە ڕۆژێکا 3-4 جار سەریەشوە ئەوە یەکێکە لە هۆکارەکان بێوەش بزانین کە سترێس یاخود با بڵێن بێتاقەتی کەسەکە خۆی هۆکارێکی سەرەکیە بۆی کە قژ بوەرێت ئیتر ئایا هەچ هۆکارێ بێ ئایا هۆکاری با بڵێن سترێسەکەی ئایا نەخۆشی بێت یاخود هەر شتێکیکە بێت ئەمیش یەکێکە لە هۆکارانی کە با بڵێن ئێمە دایم بۆ هۆکارێکی سەرەکی بۆ قژوەرین نابێ ئەوشمان بیرچێکە با بڵێن بۆ ماوەیی بۆ نمونە ئەگەر کەسەکە خاڵی یاخود مامی یاخود کەسێکی نزیکی دایکی یاخود خوشێکی نزیکەوە با بڵێن ئەگەر ئەوانە قژیان بڕوتێتەوە ئەوە شێشێکە لە هۆکارانی کە بێتە هۆی ڕوتانەوەی قژ. بەڵێ کاک دکتۆر ئەوەکو دەزانین فیسیۆلۆجی لەشی مرۆڤ واخوازێ هەندێک لە ئەندامەکانیان شانەکان خانەکان ئەمانە چەند وەخت جارێک دووبارە بنەوە دروست بنەوە دەمانێت بزانین بۆ قژ هەڵوەرین چۆنەوە یاخود قژ چەند وەخت جارێک دروستە بێتەوە. پرسیارێکی جوانە لە ڕاستیەوە پرسیارەکە تۆزێکی زانستیە ئێمە توانین بڵین ستەیج یاخود قژ چەند قۆناغێکی هەیە بۆ دروستبوون و بۆ وەرینیش قۆناغی یەکەم پێوترێ ئەنافەیز کە بریتە لە ڕوانەوەی قژ دروستە بێ خێرا دروستە بێ ئاتە نەمەش تقریبان با بڵێن زۆرترین قژ بەو شکڵێ جاری وا بە ماوەیەکی زۆرە خانێکە قژ دروستە بێ هەندێک کەسێکاتە ماوەی 6 ساڵ قژ هەر بەردەوام دروستە بێت و درێژە بێت قۆناغی دوایەوە با بڵێن کە پێوترێ کەتەفەیز ئەمان با بڵێن ئەناجین دوایەوە با بڵێن قۆناغی با بڵێن تا حدێک ئیسراحەتکردنی قژەکەیە لەو حاڵتە قژەکە وردە ئەپوشێتەوە و تا حەدێتە لەو قۆناغا زیاناکە ئەمەش نزیکەی با بڵێن 3 بۆ 4 هەفتەیەکی پێچێ قۆناغی ئەخیریان کە پێوترێ شێدین یاخود ڕێستین لەو حاڵتە قژەکە ئەوەرێت ئاتە نەمەش هەندێک جار مانگ دوو مانگ هەندێک جار تاکو 4 مانگیشی پێچێ لەو کاتا قژەکان ئەوەرێتە خوارەوە بەڵام شەر نییە هەمووی لەیەک بەشا بێت با بڵێن بۆ نمونە تێکەڵەیەکە هەندێک لە قژەکان لەوایە کە دروستە بێ هەندێک لە قژەکان لەوایە کە ئیسراحەتەکە هەندێک لە قژەکان لەوایە کەوێتە خوارە و ئەوەرێت لەبەرەوە ئێمە توانین بڵێن بەو شکڵەیە بە 3 مەرحەلەی تەواوەتی قژ کە دروست بوون و کەوتنە خوارەوەی. بەڵێ کاک دکتۆر بەشێک لە کێشە و گیر و گرفتەکان یاخود لە نەخۆشیەکان پەیوەندیان هەیە لەگەڵ تەمەن و ڕەگەز بۆ قژ هەڵوەرین چۆنە تەمەن و ڕەگەز چۆن کاریگەرە بێ؟
تەمەەن تەسیرێکی زۆری هەیە کاریگەریەکی زۆری هەیە لە سەروەرینی قژ چونکە ئێمە لە دوای تەمەنی 50 ساڵیەوە توانین بڵێن بە تایبەتی چ لە پیاوانە و چ لە ژنانیشە قژ ئەوەرێت بەهۆی کەمبوونی هۆرمۆنات بە تایبەتی لە ژنانە با بڵێن کە پێوترێ سەنلیاس بە کوردەکەی نازام چی پیاڵن بڵێن ناکامی بڵێنەوەی کە با بڵێن لە ژنانە دروستە بێت بەهۆی کەمبوونەوەی هەندێک لە هۆرمۆنەکانی لەش ئەوی ژوور دەوردە قژ زیاتر ئەوەرێ بەڵام بە پێی ئەوەی کە با بڵێن لە گەنجەکانە هەندێک جار ئەوەش دروستە بێت بەڵام زۆترین کات ئێمە توانین بڵێن لە دوای تەمەنی 40 بۆ 50 تر وردە قژ ئەکەوێتە خوارە و نیشانەکانی دەرەکەوێت چ لە پیاوانیش و چ لە ژنانیش. بەڵێ کاک دکتۆر لەگەڵ مەسەلەی نەخۆشی گرانەتە زۆر جار قژ هەڵوەرین یا ڕەوانەوە باس ئەکرێ دەڵێن ئەو کاتەیە کە کەسەکە تووشی نەخۆشی گرانەتا بێ و لە مەرحەلەکانی توش بوونیاتی قژەکانی وەرە و دواتر وردە قژەکانی چاکە بێتەوە و دروستە بێتەوە ئەم پەیوەندیە چیەوە چۆن دروست بووە؟ خۆی ڕاستەکەی نەک بەس گرانتە هەموو نەخۆشیێکی با بڵێن قورس ئیتر ئایا گرانتا بێ ئایا با بڵێن هەموو عملیاتێ بێ شتێ بێ کە نەخۆشەکە بیکات نەخۆشێکی درێژخایەن بێ وەکو شەکرە هەندێک نەخۆشی بۆ ماوەیەکان بۆ نمونە وەکو کەم خوێنێکی زۆر ئەوانە هەمووی هۆکارن بۆەوەی کە قژ بوەرێت هەچ ئۆپەرێشنێ هەچ عملیاتێکی نەخۆش بکرێ یەکێکە لە هۆکارە ڕئیسیەکان بۆی کە نەخۆشەکە قژی بوەرێ بۆ نمونە مناڵبوون هەندێک جار کە بڵێن ژنێکەکە مناڵیە بێت تا 6 مانگیش قژی بەتەواوەتی ئەوەرێ قژێکی زۆر ئەوەرێ بەڵامی تر دوای وردە قژەکە دروستە بێتەوە لەبەرەوە ئێمە توانین بڵێن هەموو نەخۆشێکی قورس هەموو عملیاتێک هەموو نەخۆشێکی درێژخایەن یەکێکە لە هۆکارە ڕئیسیەکان بۆی کە قژ بوەرێ ئەبێ ئەوشمان بیر نەچێ هەندێک دەرمان هەیە بێتەوەی قژوەرین بۆ نمونە ئەو دەرمانانەی کە بۆ حاڵەتی سەرع بەکارێ بۆ گەشە هەندێک دەرمان هەیە کە بۆ با بڵێن بۆ ئەوەی کە ئەندێک نەخۆشەیە خوێنن ئەمە هەندێک دەرمانیان بەو بەکارێن بۆ یەک وەرفەرین بۆی خوێنەکەی کاڵ بێتەوە ئەوە شێشێکە لە هۆکارەکان کە بێتەوەی قژوەرین. بەڵێ کاک دکتۆر قژی چەور و وشک ئەمانە کامیان زیاتر ئەگەری ئەوە هەیە قژەکانی هەڵبوەرێ؟ ئەتوانین بڵێن هەردووشیان بۆیان هەیە قژەکە بوەرێ بەڵام هەندێک کەسەیە خۆیان قژیان چەورە باشتر وایە ئەوانە زووتر قژیان بشۆن ئەوانی کە قژیان وشکترە تۆزە درەنگتر بیشۆن بەڵام بە ڕێژەی بە تایبەتی بە هەموو کەسێکەڵین باشتر وایە ڕۆژنا ڕۆژێ بێ هەموو ڕۆژێ قژ نەشۆرێ ئەگەر بتوانێت کەسەکە ئەگەر شتیشی با بڵێن ئەو شامپوانە بەکاربێنێکە ماوەدی کیمیاوی کەمتیایە یاخود ئەو شامپوانە بەکاربێنێکە قژەکە بەهێز دەکات نەک هەر لە خۆی بچێ شامپۆ بەکاربێنێ هەندێک نەخۆشمانەیە خۆیان قژیان چەورە چەند شامپۆکیش بەکارێنن کە قژەکە چەورترەکە ئەمە ئەبێتە هۆی قژوەرین و بەعکسیشەوە ئەگەر کەسێک خۆی قژەکەی وشک بێ تۆش چی شامپۆیەک بەکاربێنی کە ئەوەی کە وشکی کاتەوە ئەمە شۆکارە بۆی کە قژی نەخۆشەکە بوەرێ. بەڵێ کاک دکتۆر ئێستا لە سەردەمەکان بەکارهێنانی جێڵ و کرێمات و بابەتەکانی جوانکاری قژ یاخود لە پاڵ ئەوانە هەنێک کەس کێشەی ڕوتانەوەی قژیان هەیە بەڵام کۆمەڵێک ماسکی سروشتی و زەید بەکارهێنن ئەمانە تا چەند کاریگەرەوە شێوازی دروست بەکارهێنانیان چۆنە؟ بەنسبەت ماسکی قژەوە ئێمە وەکو دکتۆر وەکو پزیشک لەگەڵاوانین هیچ جۆرە ماسکێ بەکار بهێنرێ لەبەرەوەی شەریکات هەیە خۆی بۆ دروست دەکات و شتێکی جوان بۆ پاڵێورێت و هەمووی بە قیاس دروست دەکرێت و توانی بۆ قشتی بەکاربێنی بەڵامانی کە لای خۆمان هەندێک کات بەکارهێنن ئەگەر نەخۆشەکە بۆ نمونە قژی وشک بێت زەیتی زەیتون یا شتێ بەکاربێنێ ئەمە زەرەری نیە لەوانەیە سوودێکی کەمی هەبێ بەڵام باشتر وایە لە خوانەوە هەندێک ماسکەیە بەکارنەیە لە ڕاستیە چونکە هەندێک جار ئەگەر ماسکەکە هەندێک مادەی تیابێت کە تۆزێک بەقوت بێت لەوانەیە بێتەوەی قژوەرینەکە لە جاتێوی کە سوودی لێ ببینێ نەخۆشەکە. بەڵێ کاک دکتۆر وەکو باسمان کردم حاڵەتە زۆر باوە ژمارەی زۆر خەڵک بەدەستیەوە ئەناڵێنن لە خانمانە باوە لە پیاوانە باو بەڵام بێچکە لەوش مناڵانیش بەدەرنین لە قژ ڕوتانەوە یاخود قژ هەڵوەرین هۆکاری ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە؟ لە مناڵانە زۆرتر ئێمە توانین بڵێن نەخۆشیەکەی پێوترێن نەخۆشی دافعلە یاخود دەردەڕێوی بە زۆری لە مناڵان ئەو حاڵەتە هەیە لەو حاڵەتەشا بێ ئێمە وەکو پزیشک با بڵێن سێری هەندێک فەحسی بۆ مناڵەکە بکرێ بزانین ئایا هیچ هۆکارێک هەیە بۆ نمونە هەندێک جار نەخۆشی ڕوودە ڕۆدەی دەرەقی چ لە پیاوانە چ لە مناڵە و چ لە گەورەشە یەکێکە لە هۆکارە ڕئیسیەکان بۆی کە قژ بوەرێ بە تایبەتی جۆری ئەوەیان کە با بڵێن ڕوودەکە تەمەڵ بێ ئەمە یەکێکە لە هۆکارە ڕئیسیەکان بۆی کە قژی نەخۆشەکە ئاوەرێ بۆ نمونە لە مناڵانیشە ئەگەر مناڵەکە نەقسی ئاسنی هەبێ ئەگەر مناڵەکە نەقسی مادەی زینکی هەبێ کە لە هەندێک خواردنا هەیە ئەوانەش هۆکاری ڕئیسین بۆی کە مناڵەکە قژی بوەرێ لەبەرەوە باشتر وایە ئەگەر مناڵ قژی وەری
ماوەیەک لەسەری بۆسی بزانین بەرەو کوێچێ ئەگەر هەستێکی زۆر ئەوەرێ ئەو کاتە پیشانی پزیشکی بی پزیشکی پسپۆڕی با بڵێن پێست بێ باشترە لەو حاڵتا سەری نەخۆشەکە ئەکرێ بزانی ئایا ئەمە هۆکارەکەی چی ئایا هۆکارەکەی بڵێن ئیلتیهاباتێکی بەسیتە ئایا هۆکارەکەی کەڕووە ئایا هۆکارەکەی کڕێشێکی زۆرە سەدەفیەیە ئایا هۆکارەکەی با بڵێن دافعلە بە کە باسمان کرد دەردەڕێوی چ هۆکارەکەی کامەیانە بۆی تۆ لەگەڵ بەپێی ئەوە چارەسەری نەخۆشەکە بکەین نەک هەرێک سەر بڵێ لە بەروی قژی وەریوە بچەم شامپۆیەکی وە بکڕم یا بچەم عیلاجێکی بەمێ باشتر وایە بزانی هۆکاری قژوەرینی مناڵەکە چییە بەڵێ کاک دکتۆر بە هەندێک باز لە شوێنی هەڵوەرینی قژەکە بکەن هەندێک کەس بەشی پێشەوەیان زیاتر ئەوەرێ هەنێکی تردووە ئەم جیاوازە بۆ چێگەڕێتەوە ئێمە توانین بڵێن لە پیاوانە بە تایبەتی ئەم لای قژیان لەگەڵ تەپڵی سەریان نەڕوتێتەوە باشی پشتەوەی ئەمەش هۆکارەکە وتم هۆکاری ڕئیسی بۆ ماوەیە ئەگەر خاڵ ئەگەر مام ئەگەر کەسی نزیکت قژی بۆریە ئەویش احتیمال زۆرەکە قژی بۆریە هەندێک جار وتم هەندێک نەخۆشیە وکو نەخۆشی غودەی دەرەقی هەندێک جار نەقسی ڤایتامینەکان بە تایبەتی نەقسی ڤایتامینی B12 و لەگەڵیشیان مادەی زینک ئەگەر ئەوانەش نەقسی هەبێ هەرە بێتەوەی وەرینی قژ بەڵام لە ژنانە عادەتەن بەشی پێشەوەیان لێرە ئەوە ڕوتێتەوە کە ناوکی تایبەتی خاصی هەیە بۆ ژنان وا هاتووە زۆرتر پیاوان ئەم لەولاکەی سەریان لەگەڵ پشتی سەریان بەڵام ژنان پێشی سەریان ئەوەرێت ئەویش هۆکارەکەی بۆ ماوەی تەسیری هەیە و لەگەڵ ئەو نەخۆشیانی کە باسم کرد بەڵێ کاک دکتۆرێکێکی تر لە کێشەکان کە سەر بە قژڕوتانەوە زیاتر لەوانەیە لە نێوان خانمانە ئەم کێشەی هەبێ هەنێکەڵێ بە زمانی خۆیان قژم پڕ و قورس و قژێکی باشە مێ تەنک نیە بەڵام هەنێکی تریان نەخێر قژێکی لاواز و تەنک و ینی قژەکەی بێهێزە ئەم جیاوازی بۆ چێگەڕێتەوە ئەگەر کەسەکە با بڵێن خانمەکە هەر لە سەرتاوە لە گەنجیەوە بڵێن قژی تەنک بێ بڕوا ناکەم توانێت قژی بڵێن پاش ماوەی قژی ئەستور بێ یاخود بڵێن قژی جوانتر ببێ بەڵام ئەمە زۆرتر بۆ ماوەیەکە کە دەورە بینێ بەڵام ئەگەر کەسەکە بیدایەت لە بڵێن کە کاتێکە زۆر گەنجە یاخود کاتێک تەمەنی 20 تا 30 قژی زۆر پڕ بوو لە پڕە قژی ڕوتێتەوە تەنکە بێ ئەمە بێ بزانین هۆکارەکەی چییە ئایا هۆکارەکەی با بڵێن وەکو باسم کرد کەم خوێنیە نەخۆشیەکانە بەکارهێنانی هەندێک دەرمانە وەکو خواردن هەمووەکو بەکارهێنان هەندێک شامپۆ بەکاربیێنی هەندێک جێڵ بەکاربیێنی کە بێتە هۆیەوەی کە قژ بڕوتێتەوە بێ بزانین هۆکارەکەی چییە لەبەرەوە بۆ ماوەی دەورێکی باشە بینی لەو حاڵتەیە بەڵێ کاک دکتۆر بابەتێکی تری زۆر گرنگەیە ئەوی ژەوەیە هەندێک جار کەسەکان قژیانەوەرەوە هەستی پێکەن ئەمە نائاسایە بەڵام نازان سەردانی چ دکتۆرێک بکەن یاخۆ سەردانی چ خساییە بکەن وەکو ئێوە بەڕێسان ڕێنمایانەکەن سەردانی چ جۆرە دکتۆرێ بکەن ئەگەر بەس قژ ڕوتانەوە بوو باشتر وایە سەردانی پزیشکی پسپۆڕی پێست بکەن بەڵام هەندێک جار حاڵی کان لەگەڵایە بۆ نمونە بە تایبەتی لە خانمانە لەوانەیە بێژگەلەوەی کە قژێ وەرێت لەگەڵ هەندێک جار مووی ئەم ماتیقانە زیاکات لەگەڵ کەسەکە تۆزێک قەڵەوە زیبکەی زۆرە لەو حاڵتا بێ لە بینی هەردووشانە لە بینی با بڵێن پسپۆڕی نەخۆشەکانی مناڵان و با بڵێن ژنان لەگەڵیشا دکتۆری پێستیش هەردوولایەن چارەسەری نەخۆشەکە بکەن چونکە هەندێک جار احتیمال هەیە نەخۆشەکە کیسی هەبێ هەندێک کیس دروستە بێ لەسەر هێلکەدان کە ئەمە شوێشەکە لە هۆکارە ڕئیسیەکان بۆی کە خانمان قژیان بۆرێت لەعینە کاتە مو دروست بێت لە شوێنێک کە ضروریە لەو شوێنانە دروست بێت ئەو کاتە بە هەردوو لایەن ئەتوان یارمەتی نەخۆشەکە بن زۆر باشە کاک دکتۆر پرسیارە گرنگە کاکەین ئێمە چۆن خۆمەمە پارێزین لە هەڵوەرینی قژەکانمان یاخۆ چۆن وا بکەن کە قژێکی تەندروست و پڕ و باشمان هەبێت خۆپاراستن هەموو کاتێک لە چارەسەرکردنەکە باشترە باشیدی وایە بتانی بۆ نمونە هەندێک لایف ستایل یعنی با بڵێن چۆنەتی ژیانی خۆت هەندێک شتەیە بیگۆڕی بۆ نمونە وەکوتم هەوڵبەی هەموو ڕۆژە سەرت نەشوێگە بە تایبەتی گەر قژت وشکە ئەگەر قژت شەورە بە هەر حاڵ هەوڵبەی یەک دەست شامپۆ لە قژت بەی ناچیت چەند دەستێکی لێ بیت ئەمەشێکە لە هۆکارە ڕئیسەکان هەوڵبەی کەمترین جێڵ بەکاربێنی بە تایبەتی لە کوڕەکانە چونکە زۆربیان جێڵ بەکارێن یاگەر هەر بەکاریان هێنا دوایێکە ئیشەکەیان تاو یا بڵێن چوونەوە ماڵەوە بشۆرێت شکل لەو شتانێکە کە لە خانمانە بەکاری ئەبێ ئاگادار بن ئوتوکردنی خەش بۆ نمونە با بڵێن مجەفەکە بەکارێن بۆ قش هەندێک جار هەندێک شیراتین کە لەگەڵ شتیکا بەکاری عینەش هۆکارێکە بۆ قژ ڕوتانەوە هەموو کاتنا هەندێک کات یەکێ لەو شتانی کە ئەمێز بیڵم هەوڵ بن قژ ئەوکەی شووی ئاوکە زۆر گەرم نەبێ ئاوی زۆر گەرم قشتە ڕوتێنێتەوە بتێنێتێت چونکە مێخی سەر بڵێن ئەسیوتێنێت مێخەکەی سووتێنێت لەبەرەوە باشتر وایە چەند بتوانانی ئاوکە چەند تەحمل کێگەر با بڵێن ناڵم زۆر سارد بێ بەڵام سارد و بەرەو شلەتیان بێ باشترە وگلەوەی کە بە ئاوێکی گەرم سەر بشۆیت هەوڵیش بی هەموو کاتێک لەگەڵ شامپۆیە کۆندیشنەر بەکاربێنی یا با بڵێن مکەیەف مکەیەفیش چۆن بەکارێ لە دوای شامپۆ بەکارێ
باشتر وایە کە مکەیفەکەشی لیا تۆزێ بە قژی بمێنێتەوە ئەجا ئەگەر شتی هەر بە ئاوێکی نیمچە سار بێت بۆی تۆزێک بە قژەکەەوە بمێنێتەوە لە بەروی قژەکە پارێزێ لەوەی کە بکەوێتە خوارەوە. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر کەسێک ئەم ڕێنمایانی کە بەڕێز باسی کرد جێبەجێ نەکردووە یەتە لای بەڕێزە بۆ کلینیکەکە یاخود لە نەخۆشخانەکان سەردانی پزیشکەکە ئەو چارەسەرانە چین کە بۆیان نەکرێت. چارەسەر زۆرە وەکوتن بە پێی نەخۆشیەکە بزین هۆکارەکەی چییە؟ ئەگەر هۆکارەکەیمان دۆزیەوە یەکەم جار هەندێک فەحسی بۆ نەخۆشەکە بکرێ بزین هۆکارەکەی چیە ئایا فەحسی بڵین تۆ بە سەری نەخۆشەکەی دەبێت بزانی هیچ التیابات و شتێکی لە مێخی سەری نەخۆشەکە هیچ کە ڕوویەکەیە ئایا سەدەفی هەیە ئایا کڕێشێکی زۆری هەیە ئەنجا ئەگەر باوانە گەشتی نەتیجە باشە ئەگەر نەگەشتی ئەنجا فەحسی خوێن بۆ نەخۆشەکە کرێن کە هۆکارەکەمان دۆزیەوە بە پێیەوە چارەسەرەکەین چارەسەرەکانیش بریتە لەوەی کە هەندێک جار ئامۆژگاری نەخۆشەکەی کاڵی ئەم شتانە مەکە دومیشت پێڵی بۆ نمونە ئێمە هەندێک جار شامپۆ بەکارێنین هەندێک شامپۆ هەیە بۆ قژ باشە بە پێی جۆری قژی نەخۆشەکە هەندێک جار ئێمە هەندێک قەترە هەیە ئەیکێنە مێخی سەری نەخۆشەکە و پێڵین بەو شێوە بەکاری بێنە ئەوەشی هۆکارێکی بڵێن یارمەتی نەخۆشەکە کە چاک بێتەوە ئەگەر باوانە باش نەبوو ئەنجا هەندێک جار بزین ئایا نەقسی ڤیتامیناتی هەیە هەندێک ڤیتامینەیە بە نەخۆشەکە لەم دوایە شایستە شتێک کەشپای بۆ پێوترێ پلازما پلازمای قژەکەین بۆ نەخۆش پلازماکە چۆنە نەخۆشەکە کە تاکید بووین لەوەی کە هیچ جۆرە نەخۆشێکی خوێنی نییە خوێنەکەی لێوەرەگرین و پلازمای نەخۆشەکە جیاکەینەوە لەگەڵ هەندێک جار هەندێک ڤیتامینات و شتیواتێکەڵ بە پلازماکەکەینەوەین لە مێخی سەری نەخۆشەکە وەکو ئازاری نییە بەڵام لەوانەیە 20 دقەیەکی پێ بچێت تاکو نەخۆشەکە بۆ نەخۆشەکە ئەکرێتتر جاری وهەیە مانگی جارێ بە ماوەی 2 بۆ 3 جار بۆ 4 جار بێت لە ساڵەکە شتێکی باشە بۆ نەخۆشەکە. زۆر باشە دەست خۆش بێ کاک دکتۆر هاوکارانم ڕاپرسێکیان بۆ ئامادەکردوین چونەتەنەوە هاوڵاتیان و کۆمەڵک پرسیاران لێکردوون دەربارەی ئایا قژ هەڵوەرینیان هەیە خودنا و لە کاتی هەبوونی قژ هەڵوەرینە چ جۆرە چارەسەرێک بۆ خۆیان بەکارهێنن کۆمەڵک پرسیاری زیاتریان لێکردوون بینەری ڕاپرسیەکە بین و دواتر پرسیارەکانی ئەوە ئاڕاستەی دکتۆرەکەین. قژت هەڵەوەرێ؟ بەڵێ. پێت وایە هۆکاری هەڵوەرینی قژە چی بێ؟ خەفەت و دەرمانۆکو جێڵ و بەکارێنانی کریاتین و ڕانکردنی ئەم جۆرە شتانە. تا ئێستا سەردانی پزیشکە کردووە بۆ وەرگرتنی چارەسەر؟ نیەتی ڕۆشتم بەس هیچ چارەسەرێکی نییە تەنها ڕوانەوە چارەسەر. هیچ گیراوێکی سروشتی بەکارێنیت بۆ پارێزگاریکردنە لە قژومانەوەیەکی بە شێوەیەکی تەندروست؟ گیراوە هەبووە بەکارم هێناوە ڕایەگرێ قژەکە ڕاگرێ بەزەوەیە بۆ ماوەیەکی کاتیەکەوا زیێنە نامێنێ. تا ئێستا قژە هەڵەوەرە؟ ناسپاس بخۆ. هۆکاری چییە هیچ شتێکی بۆ بەکارێنیت یا نەوەڵا سپاس بخۆ بەس بە سابوونی احتیاجیش دەیشۆم و بەس قژم هەڵنەوەریوە تا ئێستا. قژ هەڵوەرینە هەیە؟ بەڵێ هەمە خۆن. پێت وایە هۆکاری هەڵوەرینی قژە چی بێ؟ من تەسەورەکەم ئەگەڕێتەوە بۆ ئیراسی خۆمان لە ئیراسیا ئێمە هەمانە و ئەوەش ئەگەڕێتەوە منیش یەکێکم لە ئیراسیەکە وەرەسەکە بەرکەوتوم. تا ئێستا سەردانی پزیشکە کردووە بۆ وەرگرتنی چارەسەر؟ کردومە توانی بێنیکە بیڕوێنیتەوە شتێکی تەبیعیە سا لەم زروفە ئێستا بە چەند وەرەقەیە بۆ دەکەن شتێکی خراپیش نیە. قژە هەڵوەرێت؟ بەڵێ بە زۆر نا. پێت وایە هۆکاری هەڵوەرینی قژە چی بێ؟ پێم وایە بە زیاتر بەهۆی شامپۆشتەوەی ئێستاش زۆر بەکارێنی. هیچ گیراوێکی سروشتی بەکارێنیت بۆ قژە؟ تەنها خەنە. قژە هەڵەوەرێت؟ ئەرۆڵام. پێت وایە هۆکاری هەڵوەرینی قژە چی بێ؟ خراپی ئاوەکە پیسبوونی ژینگە ئەمانە بنەوەکار بە تایبەتی ئاو تێکەڵی شتی پیسە بێت و ئەوە شۆکارەکە. تا ئێستا سەردانی پزیشکە کردووە بۆ وەرگرتنی چارەسەر؟ ناوەڵا. خۆت هیچ گیراوێکی سروشتی بەکارێنیت؟ وەڵا کەم زۆر ناوەڵا بەکارێنی. قژە هەڵەوەرە؟ بەڵێ. پێت وایە هۆکاری هەڵوەرینی قژە چی بێ؟ زۆر کەس تویانە ڤیتامین دیە تر ماوەیەک ئەوە حەبوشتی ڤیتامین دی مەخوار بشتمەخۆ تۆزە باشترە بوو بەسەر خۆمان کورد بە ئام ڤیتامین دی کەمە هەم لە بەرەوەی خۆرە ها زۆر جلی ڕوو لەبەر ناکەین و ناچینە بەرخۆر هەستەکەم کێشەکەیەوەیە و ئاویشمان پاک نییە. تا ئێستا سەردانی پزیشکە کردووە بۆ وەرگرتنی چارەسەر؟ نەخێر چونکە زۆربیان هەر حەبوشتێن و شامپۆتێنێ بەڵام هیچ سوودی نییە. خۆت هیچ گیراوێکی سروشتی بەکارێنیت؟ زۆر جار زەیتی زەیتون بەکارێنم یان ئەها هێلکە و شتی تێکەڵەکەیت و مۆزوعانە ئابەکاری هێنم. بەڵێ. قژە هەڵەوەرە؟ بەڵێ بەتەکید هەموو کەس ئاسایە قژی بوارێت من خۆم قژم ئەوەرە وەکو هەموو کچێکی تر بەڵام
کەوتۆتە سەر حەدی وەرینەکەی ینی ئەگەر لە ڕۆژێکا 150 تاڵش بۆرە ئاساییە بەڵام ئەگەر زیاتر بێ ئەوە دیارە کێشەیەک یان خەلەلێک لە سەحەتە هەیە یان ئەو خواردنێکی ئەی خۆی یان کەش و هەوای شوێنەکە و من خۆشم دکتۆرم زۆر تاقی کردوتەوە شتەکان کاتین هەر ینی مەصرفێکی زیایە ئەگەر تۆ خۆت بەرنامی خواردن و خەو و ئاو خواردنەوەت باشکەی ینی کێشە و نابێت هیچ گیراوێکی سروشتی و بەکارهێناوە خۆت بەڵێ بەتەکیت زەیتی سروشتیم بەکارهێناوە توان بڵێم ئەوە باشترە وەک لە عیلاجە یا موادە کیمیایەکە کە دکتۆر بۆ تەنووسێ قژە هەڵەوەرێت ئەی کەمێکە لۆرە بەڵێ دوای هۆکاری هەڵوەرێنی قژە چی بێ ئەی تابعاً جیاڵ زۆر بەکارمی ئەوەیە هۆکارەکەی ئەوەیە ئەنجا کلێم دوو ڕۆسیە ڕۆژ ئەنجا ئەیشومی ئەوەیە هۆکارەکەی کە قژە لەوەرە هیچ گیراوێکی سروشتی بەکارێنین بۆ مانەوەی قژە بە شێوەیەکی تەندروست ئەی کەم زۆر نا بەکاریانم چ جۆرە گیراوێ بەکارێنی زەیتی زەیتون هێلکا چ جۆرێ لای زێتون بەکارێنم کەم جار تا ئێستا هەڵوەرینی قژەوای لێکردوی سەردانی پزیشکی بۆ وەرگرتنی چارەسەر تا ئەو ڕادێنە بەس هەڵەوەرێ بە تەمام سەردانێکم ئەگەر ئاوا بەردەوام بە هەڵوەری نەبێ قژە هەڵەوەرێ بەڵێ پێ دوای هۆکاری هەڵوەرینی قژە چی بێ ئەکرێ کەمی ڤیتامین بێ یاخود بە ماوەیی بێ خۆم قژم زۆر هەڵەوەری چارەسەرم وەرگرت پێیانوتم ڤیتامینێکەمە فەحسی خۆم کرد لای دکتۆر ڤیتامین دی بۆ نووسیم ئیتر وردە بەجەستە چاک بووم و بەکارمێنە خۆت هیچ گیراوێکی سروشتی بەکارهێنیت بۆ باشترکردنی گیراوی سروشتی زۆر بەکار نانم بەڵام سیرەمی قژ هەیە ئەوە بەکارهێنم ئەی پارێزم لە ئوتوکردن کە ئوتویەکەم بۆ ئەو هەنێک کرێمی لێ ئێم بۆی کام قژەکەم نەسووتێت لە کاتی مجەفە و ئوتوکردنا قژە هەڵەوەرێت بەڵێ پێ دوای هۆکاری هەڵوەرینی قژە چی بێ وەڵاتی هۆکار زۆرە تریان نەخۆشەکە لە خۆتایە تر خەم و خەفەت و ئاوەکە و ئیتر ئاوە تا ئێستا سەردانی پزیشکی کردو بۆ وەرگرتنی چارەسەر باڵە قژە هەڵەوەرێت بەڵێ پێ دوای هۆکاری هەڵوەرینی قژە چی بێ هەر کەسەوەی گەڕێنێتەوە بۆ هۆکارێک بەڵام ئێتر بەپێی ئەو هەوا بەپێی جۆری ئەو کەشوهایی کە توت لێ ئەژیریان بەپێ و ئەوەی کە بەکارێنی خواردنەکان ئەمانە مووی هۆکارێکە بۆ هەڵوەرینی قژ هیچ کاتێک وای لێ کردووی کە سەردانی پزیشک بکەی بۆ وەرگرتنی چارەسەر پزیشکەکان هەر وەکو یەکشتە دووبارە شامپۆیەک تێنێ ئەڵێ پێی بشۆ چاکە بە بەس ئتر لەوەی شەچێکە بەپێی جۆکەمان کەوت بێت بۆیە پەیوەندی نیم ناڵم بە شامپۆ بەس گیراوە سروشتەکان کە خۆ بەکاریبێنی زۆر باشتر بێت ئەو زیاتر چه جۆرە گیراوێکی سروشتی بەکارێن و ئیسفادە و لێکرد بێ ئەوەی کە بۆ پیازە ئەیکێتە ناو شامپۆکەتەوە بۆ ماوەی 2 مانگ بەجێ ئەڵێت و دووبارە بەکارێنیتەوە بەس هۆکارێکی تری قژ هەڵوەرینیش دووبارە بۆیەیە کە بەکاری ئێنینەوە ئەوە زۆر کاریگەری هەیە لەسەری دەستخۆش سپاس گیان قژە هەڵەوەرێ بەڵێ زۆریش پێ دوای هۆکارەکەی چی بێ وڵای هۆکارەکان ئەگۆڕێن یەکەم شت ئێمە ژینگەکەمان وایە زۆر نەکخۆم زۆربەی کە زۆربەی هاوڕەکانم قژیان هەڵەوەرێت جا ئەوە شتێکی زۆر کەمیش نییە زۆر هەڵەوەرێ پێم وابێ هۆکارەکەی ژینگەکەمانە دووەمیش ئەو مادە پاکەوانن کە بۆ قژمان بەکارێنین لەگەڵ ئەو کرێمانی کە بەکاری ئەهێنین بۆ خۆم چەند جارە سەردانی پزیشکم کردووە ئەڵێ کەمی ڤیتامینە نەقسی ڤیتامینە بەڵام پێم وانی ئەوە بێ هەموو جارە شامپۆیان شتێک بەس هیچ ئیسفادەی نەبووە خۆت هیچ گیراوێکی سروشتی بەکارێنیت بەڵێ هێلکە و زەیتی زەیتون تێکەڵەکەم یان پیاس ئەو زۆر باشە یان زۆر سپاس قژە هەڵەوەرێت تا ڕادێکی کەم من زیاتر کێشەی قژم نەرمی نییە زیاتر ڕقەبێ قژم ئەو کێشەم هەیە پێ دوای هۆکاری هەڵوەرینی قژە چی بێت وەڵا لەوانەیە بەهۆی خراپی شامپۆکەمانەوە بێ یان خۆمان کەمتر خزمەتی بکەین لەبەر هۆکارە بێ یان ێستا بۆ منە کچێ کە قژی ئەشوا هەیە بەم جەفەوشکی کاتەوە بەڵام گەر بەم جەفەوشکی نەکەی تۆ لەوانەیە ئەو هۆکارێ بێ ڕق ببێ یان هەڵبوەرێ یان خراپی شامپۆکان بەس تاوکۆسە سەردانی هیچ دکتۆری شتێکم بۆ نەکردووە لە بەرنامە ماویکەم قژە هەڵەوەرێت نەوەڵا هیچ شتێک بەکارهێنیت کەوا بکات ڕێگر بێ لە هەڵوەرینی قژە بەس بە شامپۆی کلێر ئیسفادەکەم هیچ گیراوێکی سروشتوش بەکار ناهێنیت نەوەڵا بەس لەوەتیەوە بۆ هیچم نەداوە لەسەر قژە هەڵەوەرێت نەخێران ناوەرە لەخوا بەزیابی شتێکی سروشتی بۆ بەکارێنین ڕێگر بێ لە هەڵوەرینی قژت نەخێری شتێکی سروشتی بەکار نایەنم ئێمە بۆ ماوەیە باوکیشم دایکشم هیچمان لە خاڵەکانم هیچی قژی هەڵنەوەریوە تاوەکو ئێستا تاوەکو خۆم هەڵوەری ئێستا پارێزگاری شتێک یعنی هیچی بۆ نەکردووە هیچ پارێزگاریەکەم بۆ نەکردووە بەڵام هۆکاری شەیە تۆ
بە نمونە ئێستا جێڵ لە سەرتەی 3 ڕۆژ پێوەی بمێنێتەوە 2 ڕۆژ پێ منەوە کاریگەری لەسەر ئەو قژە هەیە پێشتریش جێڵێکە بوو جێڵێکی زەر بوو 1000 دینار بشتیەوە بوو خەڵک بەکارێنە سەری نیوەی کورد قژی بەوە ئەوەری وە کارەکەیەوە بوو پێشتریش قژە هەڵەوەرێت ناشکر لە خوا بزێ سروشتی بۆ بەکارێنی کە ڕێگر بێ لە هەڵوەرینی قژت نەوەڵا زۆر احتیاطیە بە شامپۆ بە سابوونی چاکەی شۆم و ئەو تێی من مناڵی شارەکەیشم و زۆر احتیاطی ئەوش قژمەکەی بینم شەگایەکیش ناگریتە بەر بۆم لە کەسانێکە جێڵ بەکارێنن زوو ئەی شۆن و ئەوانە جێڵ هەر زۆر غەڵەت ئەگەر عاقڵ من نەژن نەکوڕی گەنج نەکچی گەنج نەپیاوە بە تەمەرگان فێرم بۆ یاخیشەکان هەم ئایب نەبێ خانێشی لێن دەوری خانمانە بینن بەس من بەڕێی من هەر احتیاطی بە خوداوەند چی بەشی یاوی هەر ئەوەی لە شەری ئیسلامیشا کەسێک قژی بۆ یاخ بکات گوناحبارە هەڵێ ئەوش قژی منە نەوەڵا هیچ بەکارنیان ئیلا شۆردن و پاک و تەمیزینە کاوی دکتۆر کۆمەڵێک پرسیار هاتۆ بۆمان دەربارەی قژ هەڵوەرین دیارە پرسیارەکان زۆر بوون بەڵام ئەوەندەی بتوانین باسییانەکەین یەکێک لە پرسیارەکان دەڵێن لە کاتی خۆشۆردنە یاخود دوای خۆشۆردن نابێ قژت شانە بکە یاخود دایبێنی ئایا ئەمە ڕاستەوە بۆچی؟ تا حدێک ڕاستە لەبەرەوەی کە ئەگەر قژەکە پڕ بوو بە تایبەتی تۆشتی شانەیەکی دەمورد بەکاربێنی تۆ عزەتی قژەکە ئەی تۆ هەر شتێک عزەتی قژ بە با بڵێن ڕاکێشان بێ ئایا با بڵێن حتاکو بە وشکیش عینەشت نەک بەس لە حەمامە ئەگەر قژت با بڵێن تۆ خۆت قژت بژە یاخود قژت با بڵێن دوولە باش نییە هەوڵبی بە خۆی بمێنتەوە بڵێن چۆن نەچڕڵ چۆنە بە شکڵە بێنتەوە زۆر باشترە گلۆی کە تۆ هەوڵبی زۆتر خاوی کەیت وان ئەگەر خاوە بتەوێت لولی کەیت لەبەرەوە من ئەڵێم ئەگەر نەک بەس لە حەمامە لە هەموو حاڵتێکە ئەگەر قژەکە زۆر وشک بوو یاخود با بڵێن زۆر لول بوو ئەگەر تۆ شانێکی دەمورد بەکاربێنی ئەوە شتێکی باش ناکەی هەوڵبی شانەکان با بڵێن شانەیەک بێ کە دەمی شانەکان فراوان بێ بۆی عزیەتی قژەکە زۆر نەیت و کەمترین جاریش بتوانی قژت دابێنی هەر باشترە چونکە تۆ ڕای نەکەشی لە بنەوە بێگومان یەکێکی ترەڵێ من قژم تازە ڕواندەوە بەڵام هەستەکەم لە بەشی پێشەوەی قژم ڕوتانەوەم هەیە ئایا ئەمە ئاساییە؟ ئەبێ ئەوە زۆتر سەردانی ئەو دکتۆرێک بکە کە با بڵێن زەراکی بۆ کردووە یاخۆت ڕوانەوەی قژەکەی بۆ کردووە چونکە هەندێک جار لە هەندێک حاڵتا بێتە هۆی با بڵێن ئیلتیهابات و شتیوە لەسەر مێخی سەری نەخۆشەکە دروست دەبێ بەڕێی من وا باشترە پزیشکی پسپۆڕی پێز ببینی یاخۆت بچێتەوە بۆ لای ئەو دکتۆری کە زەراکەی بۆ کردووە ئەو کاتە بێ بزانێ هۆکارەکەی چییە زۆر باشە یەکێکی تر لە پرسیارەکان ئەڵێ ئایا کڕێشی قژ کاریگەریە بێ لەسەر ڕوتانەوە؟ بەڵێ کاریگەری هەیە لەوانەیە کڕێشی قژەکە بەهۆی نەخۆشیەکە بێ کە پێوترێ سەدەفیە هەندێک جار بەهۆی هەندێک لە نەخۆشیەکانی قژەوە بێ بۆ نمونە کەڕووی قژ کە هەندێک جار لە ڕێگەی حیواناتە تووشە بێ هەندێک جار لە ڕێگەی بڵێن لە مناڵانە هەندێک جار زۆرترە ئەوانە یەکێکە لە هۆکارەکان بۆی کە قژ بوارێ بەڵێ بەڵێ یەکێکی تر لە پرسیارەکان دەڵێ دەمەوێت کیراتینی قژم بکەم بۆ قژ خاوکردنەوە ئایا ئەمە ڕوتانەوەم توش ناکات؟ کیراتین ئێستا با بڵێن کیراتین خۆی پرۆتینە یەکێکە لە پێکهاتەکانی قژ کە یارمەتیەوەی قژ ئەستور بێ قژ جوان بێت قژ پتە بێ بەڵام کێشەکەی ئێمە لە چیایە کە کیراتین مادەیەکی لەگەڵ تێکراوە تێکەڵەکرێ پێوترێ فۆرماڵدیهایت خۆی کێشەکە ئالەوایەوە هەندێک جار مادەیەکی شیمیاویە ئەبێتە هۆی ئەوەی کە قژەکە بڕوودێتەوە ئەگەر ئەو مادەی کەمتیا بێ کێشەی نییە کێشەی دوای ئەوەی کەمان دروستە بێ هەر لە کیراتینە بڵێن تەنها مادەی کیراتینەکەی بەکار ناهێنن ئەچن با بڵێن توێشی زۆر بەڵێن دەرەجەیەکی زۆر بەرز بە قژەکە ئۆتۆکەن پێی کێشەکە ئەلەو حاڵتای بێتە هۆی ڕوتانەوەی قژە بێتە هۆی سووتانی قژەکە ئەجینا کیراتین خۆی خراپ نییە بەڵام ئەوەی کە بەکارهێن کە خراپەکات با بڵێن ئوتوی قژەکەیە یاخود ئەو گەرمیە کە بەر قژەکە ئەکەوێت بە تایبەتی ئەوانەی کە قژیشیان وشکە ڕاستە بەڵێکێکی تر پرسیاری کردو دەڵێ وەزەڵم پرسیارێکە کە زۆربەی خەڵک پێویستی پێێتی بە تایبەتی خانمان کە جوان لەبێ ئەڵێ چۆن وا بکەم کە قژم زوو درێژ بێتەوە بێ بزانی تۆ بڵێن خواردنەکان و خواردانێکی خۆی هەموو ڤیتامینەکانی تایە هەوڵبی خۆ دوورخەیتەوە لە سترێس لەوە بەدەست کەس نییە بێ بزانی چەند بتوانی با بڵێن سترێسن نەبێ باشترە ئەگەر کەسێک باڵێن لە خانمانە ئەگەر سۆڕی ماڵانەی مەزبوط نەبێ بۆ نمونە پێش و دواب بکەوێت بە ماوەیەکی زۆر هەیە دوسێ مانگ دواکەوێت بڵێن یان زیاتر ئەبێ سەردانی پسپۆڕی با بڵێن ژنانیش بکات و دکتۆری پێستیش بزانین ئایا کیسی هەیە کیسی نییە ئەبێ بزانی هەندێک نەخۆشی هەیە لە تۆیان نییە ئەگەر قژەکە دروست نەبووەوە باشتر وایە بڵێن هەندێک فەحسی خوێن هەیە بکرێ بزانین ئایا نەقسی ڤیتامیناتی هەیە یانیەتی
لە عینی کاتیشە وەکوتم ئەبێ ئەو شامپوانی کە بەکارێنێ کەمترین ماوەدی شیمیایی تیابێت یان لەگەڵ جۆری قژەکەیە بگونجێت واز لە قژەکەش بێنی با بڵێن زۆتر نەچڕاڵی خۆی وەرگێ یان شکڵە تەبیعەکی خۆی وەرگێ ئەگەر قژت لول جوانترە ئەگەر قژت خاوە با بە خاو بێت زۆر ڕاستە کەسێکی تر پرسیاری کردو دەڵێ چارەسەری کڕێش و مخۆرکە چییە؟ چارەسەرەکەی با بڵێن هەندێک شامپۆ هەیەمە بەکاری هێنین بە پێی جۆری نەخۆشەکە ئەگەر بڵێن نەخۆشی نەبوو تەنها کڕێشێکی بەسیط بوو هەندێک شامپۆی هەیە توانێت خۆی بیکڕێ بەڵام ئەگەر وای لە هاو کڕێشەکە زیاد لە حەدی خۆی بوو ئەو کاتە باشترە سەردانی پزیشک بکات و ئێمە هەندێک شامپۆی بۆ نووسین بە شتێکی ئاسایی لێ ئەڕوات کڕێشەکانی پێ نامێنێ. بەڵێ پرسیارێکی تر دەڵێ هۆکار چییە کە تاڵەکانی قژ ئەستورە بن و زوو ئەقرتێن؟ هەندێک جۆری نەخۆشیە ئەبێ بزانین ئێمە کوتم هەندێک جۆری نەخۆشی هەیە کە بێتە هۆیەوەی کە قژەکە زۆر بە ئاسانی بۆریا قژەکە زۆر زبر ببێ سەری تاڵەکان بکۆ مخورکەی لێبە سترێس تاسیری زۆرە قەلەقی تاسیری زۆرە هەندێک جار هەندێک نەخۆشی درێژخایەن هەیە تاسیری بۆ سەر قژەکە هەیە وەکوتم یەکێ لە نەخۆشیەکان نەخۆشی شەکرەیە یەکێ لە نەخۆشیەکان با بڵێن ئەوانەی کە عیلاقی بەسەر کەم خوێنیەوە هەیە ئەوانە هەمووی هۆکارن بۆی کە قژەکە بۆرێت و زبر ببێت. بەڵێ کۆتا پرسیار دەڵێت من خۆم قژم چەورە چۆن وا بکەم کە قژم وشک بێت؟ ئەگەر خۆی قژی چەورە وانەکە کە قژی وشک بێ وا بکە کە قژی مامناوەند بێت یعنی زۆر وشک نەبێتەوە چونکە کوی باسمان کرد ئەگەر قژەکە زۆر وشکیش بێ دەبێتە هۆی وەرینی قش لەبەرەوە بێ شتێک شتێک بکەین کە باڵانسی قژەکە بێت ئەگەر قژ زۆر چەورە شامپۆیە بەکاربێنە کە بۆ قژی چەور بێت و هەوڵ بە ڕۆژ ناڕۆژیە ئەو پەڕی بتوانانی ڕۆژی جارێک بیشۆی ئاساییە بەڵام ئەگەر تۆ بچی لە ڕۆژێکە لەبەرەوەی کە قژت چەورە بتێ وشک بێتەوە لە ڕۆژێکا سێ چوار جار بیشۆیت و شامپۆیەکی بەکاربێنین کە لەگەڵ قژی توانە نەگونجێ دڵنیا بە لەوەی کە هۆکارە بۆی کە قژت بۆری. بەڵێ دەست خۆش بێ زۆر سپاس زۆر بەڕێز دکتۆر بورهان تایر قەرداخی کە بەڕێزان پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاریان زۆر سپاس دکتۆر سپاس بۆ میوانداریەکەت زۆر سپاس ئەزیزانم کەمی شاتوانن پرسیارەکانتان لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ ئێمە بنێرن هیوادارین توانین بێتمان وەڵامی تەواوی پرسیارەکانی ئێوەمان دابێتەوە. لە بڕگەی ئەم جارماندا باس لە مینۆکسیدڵ دەکەین بە بزانین ئەم مادەیە چیا بۆچی بەکاردیا لە چی پێک هاتووە گرنگەکەی چیا بۆی زانیاری زیاتر لەسەر مینۆکسیدڵ بزانن بینەری ئەم ئینفۆیە بن کاوکارم ڕاستی ئامادەی کردووە. بۆ بابەتی قژڕوتانە و قژ هەڵوەرین کۆمەڵێک بەرهەم و پرۆداکت و بابەتەیە کە بەکاردێنرێت هەم لە سەیدەلەکاندا دەست دەکەوێت و هەم لە بازاڕەکاندا بۆ ئەمە بەستا هەوکارە محەممەد پڕگەیەکی بۆ ئامادەکردوون لەسەر ئەو بابەتانی کە بەکاردێنرێ لە کاتی ڕوتانەوەی قژە با بزانین ئەم بابەتانت چێ و چۆن بەکاردێنرێت لەلایەن هاوڵاتیانەوە وە زیانە لاوەکەکانی چین زانیاری زیاترتان لەم بڕگەیەدا دەست دەکەوێت. سڵاوتان لێرە لە بڕگەی ئەمڕۆمدا باس لەو بەرهەموو پێکاتاناکەم کە بەکارە هێنجێن بۆ زیادکردنی و هەروەها بە شێوەیەکی تایبەتر بۆ چارەسەرکردنی قژڕوتانەوە بۆ ئەمە بەستە هاتوومەتە دەرمانخانەی نەسیم لە شاری سلێمانی بە دکتۆرە سانا ماجید هاوکارمان ئەبێت و کێشەکانی قژڕوتانەوە چۆن چارەسەرکرێن بە چی مادەیەک و ئەم پێکاتانە چۆن کارەکەن و زیانی لاوەشیان چییە ئەمانە و زیاتریش بەڵام پێش ئەمە با پێکەوە بینەری ئەم ڕاپۆرتە بین فەرمووی. مێژووی چارەسەری قژڕوتانەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ 3500 ساڵ پێشزاهین و لە وڵاتی میسر سەرەتایترین جۆری چارەسەرمان بەرچاو دەکەوێت کە ئەویش بریتی بوو لە خشاندنی پارچەیەک دووکی ئەسپی ئاوی لە ڕووکەشی مۆکان و ڕۆنی چۆری بزنیشان بەکارهێناوە بۆ سەربنچی تاڵە مۆکان. لە ساڵانی 430 پێشزاهین زانای یۆنانی هیپۆکرات کە زۆر کات بە باوکی پزیشکی لە ڕۆژئاوادا دادەنرێت پێکهاتەیەکی دانا بۆ خودی خۆی و بە مەبەستی بەهێزکردنی قژی وەڕەچەتەکەی بەم شێوەیە بوو ڕووەکی ئەفیۆنی تووری تیش کە ڕووەکێکە بە هۆری زڕادیش ناسراوە و ڕێقنەی کۆتر و چاوەندەر هەمویانی دەجنی و پێکهاتەکەی دەخستە سەر تاڵە مۆکانی. لە ساڵی 1995دا لە زانکۆی دیوک پژاس کرایەوە کە دەکرێت ئەم پێکهاتەیە مۆکان بەهێز بکات. باڕۆکە بۆ یەکەم جار لە سەدەی 17 و بۆ پاشای فەڕەنسی لویسی هەشتەم دروست کرا کە بریتی بوو لە قژی ئامادەکرا و لەسەر ڕووپۆشێک و دواتر بمادەیەکی سپی دەلکێنرا بە پێستی کەلەی سەرەوە.
و دواتر باڕۆکە لە سەرتاسەری فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکادا بڵاو بوویەوە. لە سەدەی 19دا لە نێو ئینگلیزەکاندا بۆ بەهێزکردنی قژیان تێکەڵەی چایساردی هندی و ئاوی لیمۆیان بەکارهێناوە. دواتر و لە کۆتاییەکانی ساڵی 1800ەکان و سەرەتاکانی 1900ەکان لە ئەمریکادا ڕۆنیمار بەکار هاتووە بۆ بەهێزکردنی تاڵەمووەکان و نەهێشتنی قژوتانەوە. لە پاش هەموو ئەمانەدا و لە ساڵی 1988دا لە وڵاتی ئوستورالیا یەکەم پێکهاتەی سەلمێنراوی پزیشکی داهێنرا کە توانای بەهێزکردنی تاڵەمووەکان و سەر لە نوێگەشەکردنەوەی قژە ڕووتاوەکانی هەیە بە ڕێژەی لە 140. ئەم مادەیەش پێی دەگوترێت مینۆکسیدڵ کە بە شێوەی شامپۆ و لۆشن ئامادە دەکرێت. سڵاو دکتۆرە، ئەم کاتە باش ماندوونەبی ژی سپاس. ئەو بەرهەموو پێکهاتانە چین کە ئەستا لە ناو بازاڕگانی کوردستانە هەن و خەڵک زۆر بەکاریانە هێنە بە مەبەستی قژوتانەوە و بەهێزکردنی مۆکانی قژ. بەڵێ ئێستا لە هەرێمی کوردستانە خۆشحاڵانە چەند بەرهەمێکی زۆرمان هەیە. حەزەکەم زیاتر بە دیتێڵدانە بەدانە ئەو بەرهەمانە باسکەین. یەکەم جۆری بەرهەمەکان کە هەمانە حەب و جەلاتینە کە ئەمەیان کە قوتی یاخود ئەی خۆی کە ئەمەیان لە ڕێی خوێنەوە ئیشەکات واکە مووی زیاد بێت بە تایبەتی بووی قژ کە ئەمە چەند ماوادێکی گرنگی تایە لەوانە ڤیتامین دی تایە کە ئێستا زۆر کەس لە وڵاتی ئێمە ڤیتامین دی کەمە کە ڤیتامین دیەکەەوە ئەکات کە پیازی بنی قژەکان جارێکی تر دروست بێتەوە و هەروەها ڤیتامین بیەکانی تایە کە بێتە هۆی ئەوەی کە قژەکە بەقوتر بێت و بەهێزتر بێ بۆی کە خواردنێکی باشتر بگەێنێت بە بنی قژەکان و هەروەها زینکیشی تایە کە ئەم زینکا بێتە هۆی ئەوەی کە قژەکە جارێکتر بەهێز بێتەوانێ و بەقوت بێت تو بە مجەفە بێ یاخود بە هەر شتێکی دەرەکی بێت زعیف نەبێت و نشکێت و هەروەها مادەی ئاسنیشی تایە کە ئەم مادەی ئاسنەوە کە جارێکتر خڕۆکە سوورەکان زیاتر دروست بن و خواردنێکی باشتر بەرن بۆ قژەکان و ڤیتامین سیشی تایە کە یەکێکە لە ماوەدە گرنگەکان کە ڤیتامین سیە بێتە هۆی کە مادەی ئاسن باشتر هەڵ بمژرێت لە شاو و هەروەها ببێتە هۆی کە کۆلاجینێکی زیاتر دروست بێ بۆی کە قژەکە بەقوتر بێ. بەڵێ ئەم وادانە بەعام ئەتوانن ئەو مووی کە ڕۆیشتوو نەماوە دووبارە سەر لە نوێ دروست بکاتەوە گەشە بکاتەوە یاخود تەنها مۆکانمان بەهێزەکەن. ئەم ماوادانە کە بەکارهێنی هەر ماوادێک بێ بۆ قژ ئێمە ڕێکۆمەندی ئەواکەین کە 3 مانگ بۆ 6 مانگ بەکار بێت چکە هەر تاڵا قژێک کە بەسەری ئێمەوەی لە فەیسێکایە ئەگەر ئەم قژانە لە فەیسی ئەوە بێت دروست بکرێت کە لە سانەوەی قژ لەو فەیسایە ئەبێتە هۆیەوەی کە مووەکان زیاتر بێت و بەقوت بێ و مووی زیاتریش دروست بێ لە بنی قژەکە. بەڵام ئەگەر ئەوەی کە بەهۆی حاڵەتێکەوە بێ قژی زۆری کەوتەوە یاخود بنی مووەکانی عەزێتی بووە لەوانەیە کاتێکی زیاتری بوێت یاخود جورعی زیاتری بوێت یاخود پێویستکە چەند ماوادێک بەیەکەوە بەکاربێنێت. دکتۆر باسی موادەکانە کرد. چی موادێک هەیە زۆر پێویستە بۆ ئافرەتان و بۆ ڕەگەزی مێینە کە پێویستە لە ناو شامپۆ و لەناو ئەو سابونانە کە بەکاری ئەهێنن هەبێت بۆی مۆکانی بەهێزکاوە بە هەمان شێوە بۆ ڕەگەزی نێرینەش. زیاتر جیاوازی بۆ ڕەگەزی مێ و ڕەگەزی نێرتەنیان لە سپراکانە کە مادەی مینۆکسیدیلی تایە ئەگینا ئەوانەی تر ئاساییە زیاتر ینی ئاسایە بۆ ژنیش و بۆ پیاویش بەکار بێ ئەوەی ڕێژەی مینۆکسیدیل کە بۆ پیاو بەکارێت لە سایە 5 بۆ ژن لە سایە 2 کە لەلایەن FDA وانێ ئەمە قبول کراوە. ئەوەش ئەوەیە کە لە هیچ ژن کەمترێ لە بەرەوەی کە ژن لەوانەیە زەختی بەم مادەیە زیاتر دابەزێت تاکو پیاوێک یاخود ئەگەر ئەم سپرایە بەر دەموچاوی بکەوێت یاخود بەر ملی بکەوێت ببێتە هۆیەوەی کە مو لەو شوێنانش دروست بێت و ئەمە لەلایەن ئافرەتانەوە نەخوازراوە. بەڵام بۆ پیاوان لە سایە 5 کە ئەبێتە هۆیەوەی کە زەختیان ئەوەنە پێدا نابەزێت و هەروەها ئەگەر بەر دەموچیانکە لە بەتایبەتی لە ڕێش و سمێڵیانە بە یاخود لە ملیانە بێ گوێ نایەنێ ئەگەر مووی ئەوێش زیاد بکە یا زیاد نەکە. کەواتە دکتۆرە ئەم وادانە کە بەکارێنرێ لەگەڵ بەهێزکردنی مۆکانی قژمانە مووی بەشەکانی دیکەی جەشتەشمان بەهێزەکات ینی ئەبێتە هۆی دەرکەوتنی مووی زیادەی لەش. ئەما توانین بیکەین بە دوو جۆرە ئەگەر حەب و جەلاتین بەکاربێنین کە لە ڕێی خوێنەوە ئیشەکات ئەبێتە هۆی کە مووی هەموو لەش بە تایبەتی قژ زیاد بکات و بەقوت بێ. بەڵام ئەوانەی ترکە بەکاری ئەهێنین وەکو لۆشن سپری ئەمپولەکان یاخود شامپۆ و مکەیەفەکان ئەوە تەنیا لەسەر ئەو شوێنانە ئیشەکات کە بەکاری ئەهێنیت بووی کەویش عادەتەن خەڵک تەنیا بۆ قژی بەکاری ئەهێنێ. شێوازی بەکارهێنانیان زۆر کەس هەیە بەداخەوە لە وڵاتی خۆمانە ئەڵێت نازانم چۆن ئەم دەرمانانە بەکاربێن یاخود شامپۆ بەکارێنم نازانم چەندێک پێ بمێنێتەوە هەنێک کەس هەیە ئەڵێ بە ئاوی زۆر گەرم لەگەڵا بەکارێنم هەنێک کەس بە پێچەوانەوە لە بە ئاوی زۆر سارد. ڕێنمایتان چییە بۆ کەسانە باشترین شێوەی بەکارهێنان بۆ ئەم دەرمانانە چییە؟
بەپێی ئەو چارەسەرەکی کە بەکاری ئەهێنێت ئەگۆڕێت بەڵام ئەوەی کە گرنگە کاتێک کە حەب بەکارێنێ یاخود سپری یاخود لۆشنەکان بۆ ماوەی 3 مانگ بۆ 6 مانگ بەکاری بێنێ بۆ ئەوەی کە زیاتر فەرقەکە ببینێ بە تایبەتی سپراکان ئەبێتە هۆیەوەی کە لە 2 هەفتەی یەکەمە قژەکە وا هەستکەی تەنکە بێتەوە یاخود ئەڕوتێتەوە بەڵام ئەمە قژت نییە بڕوتێتەوە بەڵکو ئەمە ئەو قژە تازانەیە کە دروست بوو یاخود ئەو مۆ تازانەیە کە پاڵ بە مۆکۆنەکانەوانێ بچێتە دەرەوە یاخود بۆرێ بەڵام موویەکی تازە لە شوێنی دروست ئەبێ باشترین بەکارهێنان بۆ حەبەکان ئەوەیە عادەتەن بە پێی شەریکاتیش لەوانەیە بگۆڕێ یاخود بە پێی جۆری ئەو کەس ئەگەر خۆی نەقسێکی ڤیتامینێک یاخود کانزایەکی هەبێت دوو ئەخورێت دوو حەب بەڵام سپری و لۆشنەکان باشترە بۆ نمونە شەوانە بەکاری بێنێت تو تۆزێک مەساجکە بۆ ئەو شوێنی کە بەکاری هێناوە بۆی کە هەڵمژینی ئەو مادەیە لە قژیا باشتر بێ باسی سپریمان کرد ئەگەر سپری بەکاربێت بە ڕۆژە ئەتوانێت لە پاش ئەوە جێڵ بەکار بهێنرێت ئەمە زیاتر لە ڕگەزینەرە بڵێ هەرچی شتێک بەکاری ئەهێنی بە تایبەتی ینی تۆپیکەڵ بێ سپری بێ ئەمپول بێ یاخود لۆشنەکان بێ بۆ قش باشترێکە دوایەوە کە شتێکی تر ئەتەوێت بەکاری بێنی نیو سەعاتێک بۆ کاژمێرێکی بین بێ کەوا بکەیت ئەو مادەی کە بەکارە هێناوە جوان هەڵ بمژرێ ئەنجام مادەیەکی تر بەکاری بێنیت و هەوڵ بێ ئەو جێڵە زۆر بەربێخی قژەکە نەکەوێت دەستخۆش دکتۆرە ئەم موادانە بە ئام ئەتوانرێت بەبێ چاودێری پزیشک بەکار بهێنرێت ئێمە باشترە بە دایمیش بە هاوڵاتیان ئەڵێ کە لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕا بەکار بێت و ئەبێ خۆیان خەڵک چاودێری قژی خۆی بکە لە نۆرمەڵە ئەگەر 50 بۆ 100 تاڵ لە ڕۆژێکا بکەوێ بەڵام ئەگەر لەوە زیاتر بوو باشترە بچێتە لای پزیشکی پسپۆڕ و هەروەها فەحسەکانی بکە بزانێ هۆکاری ئەوەی کە قژی لە حەدی طبیعی زیاتر ئەوەرێت چییە؟ بەڵام ئەگەر کەسێک خۆی دماوەیە کە چاودێری خۆی ئەکات و یاخود زوو چەکە بۆ خۆی کات و فۆڵە و ئەپی خۆی کات فەحسەکانی کاشتەکانی نۆرمەڵە یاخود بە بڕێکی کەم بۆتەوە لە جسمیە ئەتیادیە ئەتوانێت بەکاری بێنێن بەڵام گرنگیکی زۆر باش بن بە شامپۆکانیان و هەروەها مکەیفەکانی کە بەکارێن و زوو ماسک بکەن بۆ قژیان ئێمە بەم شێوەیە هاتنە کۆتایی بورگەکەمان زۆر سپاس دکتۆرە سانا ماجید کە هاوکارمان بووی و بە هەمان شێوە زۆر سپاسی دەرمانخانەی نەسیم ئەکەین لە شاری سلێمانی هەر تەندروست بن. بێگومانم لەوەی زۆر بەمان حەز دەکەین یاخود هەمومان حەز دەکەین کە پرچەکانمان بە شێوێکی تەندروست گەشە بکات. ئێمە لەم ئینفۆگرافیە ئەو خواردنانە بە ئەوە دەناسێنین کە یارمەتی گەشەی پرچەکانمان دەدەن. تەواوی بورگە و بابەتەکانی ئەم جارمان پێشکەشکردن بۆ هیوای سوودێکی باشمان بە ئێوە گەیاند بێت تەندروست و لەش ساخ بن.